سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لە ئاڵلقەیەکی دیکەی بەرنامەیە دیدار و ڕەڤەوە هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە کە پێکاتووە لا بابەتێک لە ژێرناونیشانی ژن شۆناسێکی لەدەستدرا و قسە و باسێک سەبارەت بە ڕۆمانی بەدجنس لە نووسینی بەڕێز نیهاد جامی. بەو هیوایە ناوڕۆکی بەرنمەکەمان جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێت ناوبڕێک وەربگرین درێژە بە بەرنمەکەمانە دەین. ژن شۆناسێکی لەدەستدراوە لە نووسینی بەڕێز نیهاد جامی. شۆڕش دەتوانێت ماناکانی شۆڕژگێرگەتی بگۆڕێتە سەر ئاستی کەلتوری وەک ئەوەی لە شەقامی ڕۆژهەڵاتی کوردستان وێراندا ڕوویدا. شەهیدکردنی کچێک بە ناوی ژینە ئەمینی سەرەتای بەگشتداچوونەوەی دنیای نێرایەتی و کەلتوریکی سەپێنجراوە ئەو بیرۆکەیە لای نووسەر دلفین مینۆی دەبێتە بیرۆکەی سەرەکی ڕۆمانی بەدجنس یاخۆت بە فەڕەنسیەکەی بادژنس. وشەکە وەک نووسەر ئاماژە بۆ دەکات لە زمانی فارسیدا بە دوو بڕگە دەنووسرێت و لە فەڕەنسیدا وەک یەک وشە بەکاری هێناوە کە بە مانای خودێکی خراپ دەیناسن. کردێکی زیان بەخش ئەنجام دەدات و لە هەمان کاتدا کردێکی چێژبەخشیشە بە واتای چەندە خراپە بە هەمان شێوە دەتوانێت چێژیش بۆ خۆی بەرهەم بێنێت. گێڕەوە دەکەوێتە گێڕانەوەی شۆڕشی ژن لە ژیانی ناو شەقامەکانی ئێران. وێنە پانۆرامایەکانی دەشێت بۆ ئێمە وێنای تەبابن، بەڵام بۆ خوێنەری فەڕەنسی کە ڕۆمانەکە بەو زمانە نووسراوە جێگای بایخ و گرنگی خۆی بێت، چونکە وێنە پانۆرامایەکان وێنەیەکی ڕاستەقینەی ناو ڕووداوەکانە لە هاندانی دایک بۆ کچ و بوونی کچەکان لە شەقام. ئەوە چییە کچەکانمان لە ماڵ دێنێتە دەرەوە؟ سەرکەشی و یاخیبوونی یەکێک لەو کچانە بە ناوی زەهرا ئێعتمادی ئەو کچە 16 ساڵانەی ناو شەقامەکانی تاران دەبێتە تەوەری سەرەکی بۆ گێڕانەوەی ئەم شۆڕشە. ڕوبەڕووی کێشەکانی مێینەمان دەکاتەوە بە تایبەت لە بابەتی لەباربردنی منداڵ و کێشەکانی کەج لە ماڵی ئێرانیدا کە چۆن برا بەسەر ئەودا دەسەپێنرێت. ئەو ئێستایەی شەقام وابەستەی یادەوەری ژنەکانە، هاوارێکە لە دژی دنیای سیاسەت و پیاو. کاتێک بەناو یادەوەریدا دەچێتەوە ڕوبەڕووی ئەو هەموو ستەمەی پیاو دەبێتەوە لە ماڵدا. باوک لە وێنەی باڵا و نایەکسانی نێوان ئەوی کچ و مەهدی برای تا ئەو هۆگربوونەی وەک کچە مناڵکارێک بۆ عەلی ئامۆزای هەیەتی کەچی ئەویش لە ڕێ سێکسکردنەوە دنیای لێ تاریک دەکات و زەبر و زەنگێک کە ئەوی مناڵ هەر تێناگات چییە. ئەو وەک کچێک دواتر هەر دەبێت ڕووزاوەکە بۆ دایکی بگێڕێتەوە و دایکیش وەک کۆتایی چیرۆکێک دەرگای بەسەردادا دەخات، چونکە دەزانێت پیاوەکان سزا نادرێن. ئەوان لە کۆمەڵگایەکی پیاودا دەبینن لە ڕووداوێکی هاوشێوەدا کاتێک کچێک داکۆکی لە خۆی کردووە ئەو پیاوەی کوشتووە کە پەلاماری داوە سەرنجام ژنەکە دەکوژێتەوە. بۆیە کۆی چیرۆکەکان دەبێت بە بێدەنگی ببەخشێن. ئەوە مەهدیەکانن لە منداڵیەوە چونکە نێرن بە نازەوە گۆڕە دەکرێن. ئەوە عەلیەکانن لە کۆتاییدا پەلامار دەدەن و دەکوژن و سێکس دەکەن و بە بێگوناهی لێ دەردەشن. ئەو وێنەیە لە ناو ماڵی ئێرانیدا وێنەیەکی ڕوونی کۆی خۆرهەڵات و کۆمەڵگای پیاوسالاری کۆنتڕۆڵکراوە بە هاوپەیمانێتیەکی ئەخلاقی. کاتێک دایکەکەش بڕیار دەدات بۆ پشوو کچەکەی ببات بۆ تەران لێرەدا وێنەیەکی ڕوون دەبینن. ئەویش ئەوەیە ئەوەی بە فریای مێینەکان دەکەوێت تەنها خودی مێینەکان خۆیانن. دایک و کچ سەر بە یەک ڕەگەزن و هەر خۆشیان لە ئازارەکانی یەکتری تێدەگەن. لێرەدا ئەگەر ئەو وێنەیە بشۆپهێنرێتەوە بە سەرەتای ڕۆمانەکە لە مانای شۆڕشی ژن لە شەقامی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران تێدەگەین کە بۆچی شۆڕشی ژن بوو. چونکە سیستەمی کۆمەڵایەتی و ئاینیەکان هاوپەیمان و هاودەستی پیاوەکانە. بۆیە ژنەکان دەیانەوێت شۆڕشێکی فەرهەنگی بەسەر ئەو بیرکردنەوەدا بێنن، نەوەک بەسەر گوتاری سیاسی و ئاینی و کۆمەڵایەتی. هێندەی دەیانەوێت ئەو بیرکردنەوەیە بگۆڕن کە ژیانی ئەوانی وێران کردووە و لە ناو ماڵەکانیش هەڕەشەی زەبر و زەنگ و سەرکوتکردنەوەیان هەیە.
تێگەیشتن لە خودی خۆت بە تەنیا وابەستە نییە بە ژیانێک کە تیادا دەژیت، بەڵکو وابەستەی کتێبە کە وا دەکات مرۆڤ توانایی خۆناسینی هەبێت. ڕەنگە هەمومان ئەو ڕستەیە بە نامۆن نەزانین، بەڵام کاتێک کتێب خرابێتە دەرەوەی ژیانەوە دەبێت قبوڵی هەموو ستەمکاریەک بکەین کە لە دژماندایە. بە ئاگان نەهاتنەوەمان لەوەی تیادا دەژین هۆکارەکەی بوونمانە لە دەرەوەی کتێبەوە. تەنیا کتێبە توانایی ڕزگارکردنمانی هەیە لە بەردەم ستەمکاریدا. پێشنیاری کتێبفرۆشەکە بۆ کەسێتی کچە مناڵکارەکەی ناوڕۆمانەکە کە بە بەدجەنس دەیناسن، وێنەیەکی ڕوونی ئەو تێگەیشتنەیە کاتێک کتێبفرۆشیە تارانیەکە کە پیاوێکی پیرە پێ دەڵێت ئەو دوو کتێبە بخوێنەوە و ڕۆژێک لە ڕۆژان لێ تێدەگەیت. دیارە دوو کتێبەکەش ڕەگەزی دووەمی سیمۆن دۆ بۆڤار و کتێبی دۆخی مرۆڤی هاوچەرخی هانە ئارنێتە. ئەو کۆمەکردنە وەک ناخود ئاگاییەکی کتێبفرۆشێک بۆ کچەکە بۆ خۆی جۆرێکە لە بنیاننانەوەی کەسێتی کە پیاوەکان تیاندا شکاندویانە. بەشێکی تری وێنەی بنیاننانەوە بریتیە لەو قسەیەی دایکی کاتێک لە هۆتێل پێکەوە شعری سیمین بێبەهانی دەخوێندنەوە. دایک ئەو دێڕەی بۆ دەخوێنێتەوە کاتێک باس لەوە دەکات نیشتمانەکەی بنیاد دەنێتەوە. گەر پێویست بکات بە قۆڕی خۆی و بە ئێسقانەکانی، دیارە ئەو وێنەیە بۆ ئەو شوێنە کۆمەکی تەواوی دایکە بۆ کچەکەی. سەرباری ئەوەی پێوتووە چیرۆکی پەلاماردانەکەی لە یاد بکات. بەڵام کتێب و شعر لەو شوێنەدا بۆ خۆی بەدیارنانی کەسی و کۆمەکی ژنەکانە بۆ یەکتری. بۆ ئەوەی شۆڕشی ژنی ئێرانی هەڵگری تەواوی خەونەکانی بێت، نابێت دەستبەرداری ئازادی بێسنوور بێت. لە دەرەوەی تێگەیشتنی ئاینی و کۆمەڵایەتی دەڕوانێتە ئازادی. بۆیە ئێمە ڕوبەڕووی ئەو دیدە هەنووکەیەی مرۆڤی ئەم ڕۆژگارە دەبینەوە کاتێک دەبینین پاڵەوانی سەرەکی ڕۆمانەکەمان لە ڕێ سۆشیال مێدیاوە هاوڕێتی لەگەڵ کچێکی کۆری پەیدا کردووە. دایکی کچەکە دێتە ناو چاتە ڤیدۆیەکەیان و باس لە مەیلی ژنانەی بۆ ژن دەکات. لێرەدا ئازادی دەکەوێتە نێو پەیوەندی ژن و شۆڕشدا. ئەو دیدە داکۆکیکارە لە نەریتی ڕابردوو کە ئاماژە بۆ ئەوە دەکات ئازادی سنووری هەیە، لە ڕاستیدا ئەو سنوورە ئەوە جۆری مرۆڤەکانە بڕیار لە سنوورەکەی دەدەن کە چی دەکەن و باوەڕیان بە چۆنیەتی کارکردنە لەگەڵ ئازادی. مرۆڤ خۆی ئازادە لەوەی دەیەوێت سنووردا بنێت بۆ کۆی ڕەفتارەکانی یاخود لە دەرەوەی سنوورەوە بێت، نەوەک ئازادی بۆ خۆی سنووری بێت. ڕووداوەکانی شۆڕش و بوونی ژنەکان لە شەقامدا وا دەکات سەرەتایەک بدۆزنەوە بۆ ئازادبوونی زمان و ڕزگاربوون لەو چەپاندنە زمانیەی نەیتوانیوە گوزارش لە چێژی پەیوەندی سێکسی بکات. دواتر لە شەقامدا دەتوانن چیرۆکەکانی خۆیان بۆ یەکتری بگێڕنەوە. مانایەک نییە لەو ئازادیە جوانتر بێت کە ژنەکان لە شەقامدا گوزارشتی لێ دەکەن. کوژرانی عەلی بە دوو فیشەک دەرخەری ڕۆژگارێکی تری ژیانە بۆ ئازادی. ئەو کە داکۆکی لە دەسەڵاتێک دەکات هەر بەدەستی هەمان دەسەڵات دەکوژرێتەوە. عەلی ئەو کوڕەی سێکسی لەگەڵ دەکات کوژرانی بەواتای ئێمە لە سەرەتای ڕۆژگارێکی ترداین بۆ ئازادی. هەر بۆیە کاتێک شۆڕش لە شەقام دەست پێ دەکات دایک هانی کچەکەی دەدات و ڕێگری لێ ناکات بۆ بەشداریکردن، چونکە ئەوە داکۆکیکردنە لە شۆناسی زەوتکراوی، لە سڕینەوەی ماناکانی بوونی ڕەگەزیەتی. لە ساتی خوێندنەوەدا ڕامانێک لەسەر ڕووداوەکان دەموەستێنێت و بیری تێکستێکی کوردیم دێتەوە. تێکستێکی شعری کەژاڵ ئەحمەد نووسیوێتی بە ناوی جادەم لە پیاو خۆشتر ئەوێت، چونکە لەو کاتەدا ڕێگی ژنەکان لە شەقامدا جادەیان لە هەموو ئەو پیاوانە خۆشتر دەوێت کە سێکسیان لەگەڵدا کردوون کە خۆشەویستیان بوون. بۆیە وەک کچە پاڵەوانی ڕۆمانەکە دەڵێت هەموو دەنگەکانی باوک و عەلی و ئەوانی تر نابیستم، جادە لەو کاتەدا دەبێتە ڕووبەری ئازادی بۆ ژن. پەیوەندی خۆشەویستی لەگەڵ ئەو کوڕەی ناوی داریوشە کە تەواو جیاوازە لە هەموو کەسێکی تر، کوڕێک لە شەقامدا دەناسێت و هەفتانە بە یەکەوە دەشنە ژوان و یەکتریش ماچ دەکەن، تەنانەت کچە بە دایکی خۆشی دەیناسێنێت. لەپڕ ڕۆژێک کوڕەکە بڕیار دەدات بەجێ بێڵێت. ئەوەش دەخاتە ڕوو
نە بەهۆی ناسینی هیچ کچێکی ترەوەیە و نە بەهۆی ئەو قسەیە کە کچە پێ وتووە باوکم تووڕە دەبێت گەر بە پەیوەندیەکەمان بزانێت، بەڵکو قسەیەک کە هەمیشە لە دوای ڕۆشتنی کوڕەکە لە مێشکی دەنگ دەداتەوە. کۆ دەنگیەکی ڕەگەزی نێرانەیە کە پێ وتووە ببوورە من پیاوم، تۆ لەوە تێدەگەیت؟ خاڵێک کە بە گرنگی لەم ڕۆمانەدا دەردەکەوێت ئەویش ئەوەیە هەمیشە ژنەکان لە شکستدا پشت بە یەکتری دەبەستن، کۆدەنگی و پاڵپشتی بۆ یەک دروست دەکەن، بۆیە گەر کاتێک ئامۆزاکەی لە ڕووی سێکسیەوە لێ نزیک بووەوە بۆ دایکی باس کرد. لەم شکستەی دڵداریشدا پشت بە کچە کۆریەکەی هاوڕێ دەبەستێت و ئەو دڵنەوایە دەداتەوە، ئەو واتە دڵنەوایی دەداتەوە. بەهۆی ئەوەی کارکترە سەرەکیەکەی ڕۆمانەکەمان خەریکی کاری تاتۆیە، وێنەی ئەو کارە بەنهێنی دەکات و دایکیشی کۆمەکی دەکات و بڵاوکراوەی تایبەتی بۆ پەیدا دەکات. هاوڕێ کۆریەکەشی بەوە دەزانێت، بۆیە پێشنیاری ئەوەی بۆ دەکات کە بێتە کۆریا و بەشداری لەو فستیڤاڵی تاتۆ بکات. بۆ ئەوەش کچە کۆریەکە باس لەوە دەکات باوکی دیپلۆماتە و دەتوانێت کۆمەکی بکات بۆ سەفەرەکە. پاڵەوانەکەمان بۆ سەفەرەکەش بیر لەوە دەکاتەوە بەر لە ژینە ئەمینی بیری لەوە کردووەتەوە سەفەر بکات و ئێران بەجێبێڵێت. ئێوارەیەکیان هاوڕێ کۆریەکەی تەلەفۆنی بۆ دەکات، باس لە ڕووداوی کچێک دەکات، ئەویش کە سەیری ئینتەرنێت دەکات و هەواڵەکان دەخوێنێتەوە دەزانێت ڕووداوی ژینە ئەمینیە و 3 ڕۆژ دواتر لەیلای هاوڕێشی هەر بۆ هەمان مەبەست تەلەفۆنی بۆ دەکات. لێرەدا ئەوەی کۆدەنگی دروستەکات ترسی ژنەکانە لە دنیایکی تۆقێنەر. بۆیە هەموو یەکتر ئاگادار دەکەنەوە، هەر ئەو مەترسیەش دەبێتە هۆی لەدایکبوونی شۆڕەشی ژنەکان. دەشێت ئەم ڕۆمانە بۆ خوێنەری فارس و کورد کاریگەریەکی گەورەی بەجێ نەهێڵابێت، چونکە بە ڕووداوەکان نامۆ نییە و بە تەواویان ئاشنایە، بەڵام بۆ خوێنەری فەڕەنسی گرنگیەکی تایبەتی خۆی نەک هەر ئەو ڕۆمانە تەنانەت ئەم ڕۆمانوسە لە ڕۆمانەکانی تریشیدا ویستویەتی وێنەیەکی ڕوونی ئێران بۆ خوێنەری فەڕەنسی بخاتە ڕوو. وێنەیەک چەندە واقعیە، هێندەش گێڕانەوەیەکی ئەدەبیە، بە تایبەت لە گێڕانەوەی بۆ هەستی کشان لە ساتی شۆڕشی سەرشەقام. ئامادەبوونی ئەوان لە ماڵەوەن و ئەوانەی لەسەر شەقام چۆن لە ڕێ تەلەفۆنەوە پەیامیان بۆ دەنێرن کە خۆزگەیان خواستووە لەگەڵیان بن. دایکی پێ دەڵێت خۆزگە تەمەنم لە 20 ساڵیدا بووایە. ئەو وێنەیە دەری دەخات کە شۆڕشی کشان هی نەوەیەکی نوێ بوو، نەوەیەک سەر بەم سیستەمە سیاسیە نین. بۆیە گەر هەمیشە باس لە پەیوەندی مرۆڤەکان بە تۆڕەکۆمەڵایەتیەکانەوە بکرێت، وەک کەسێتی سەرەکی ڕۆمانەکە پەیوەندی و ئاگاداربوونەوەی بە دنیا لەم ڕێگایەوە دیاری دەکات. ئەوە هەر ئەم نەوەیەیە کە ناتوانێت سیستەمە سیاسیەکەشی قبول بکات. ئەگەرچی ئەو قبول نەکردنە بەرکەوتن بێت لەگەڵ قسەی باو کاتێک باس لەوە دەکات دوور نییە وەک ئامۆزاکەی ئەویش بکوژرێت، بەڵام ئەو خۆی وەک کوژراوێکی ناو ژوورەکەی ماڵ دەبینێت. ئەو هەستە بەتەنیا هی مرۆڤێک نییە، هێندە هی نەوەیەکە کە وا دەزانێت کوژراوە، بۆیە دەبێت لەسەر شەقام بێت. ئەو کاتانێک کچە کۆریەکەی هاوڕێی نامەی بۆ دەنووسێت کە ڤیزەکەی ئامادەیە، ئەو ساتەیە ئەو لەسەر دیوارەکان دروشم دەنووسێت بۆ ئازادی و مردن لە پێناو ئازادی بۆ ئێرانێکی نوێ. بۆیە بەخۆی دەڵێت بۆچی بڕۆم، کە جگە لە مانەوە لە ئێستادا هیچ شتێکی ترم ناوێت. مانەوە لە شەقام و سووساندنی سەرپۆش و هاوارکردن بۆ ژیان و ئازادی و ژن دەبنە شۆناسی نەوەیەک کە گەر مردنیش بێت پێی وایە پێویستە تامی مردنیش بکات.
هستي بابكم هستي بابكم رقمي من عليم رقمي من عليم هيكش بيا بيربو هيكش بيا بيربو هي باب بريح عالم هي باب بريح عالم او لا خودكم هستی ورقی دکم بی بودرکی هم شکم سیف باشد بودکم سمزی بلا برزکم او لا خودکم هستی ورقی دکم بی بودرکی هم شکم سیف باشد بودکم سمزی بلا برزکم شالی کردی ارد دوی چرخنم ارد دوی چرخنم هی من با تو مردم هی من با تو مردم او لا خودکم هستی ورقی دکم بی بودرکی هم شکم سیف باشد بودکم سمزی بلا برزکم او لا خودکم هستی ورقی دکم بی بودرکی هم شکم سیف باشد بودکم سمزی بلا برزکم اردش بسليماني اردش بسليماني ارجو جمل دياره ارجو جمل دياره هي ببرزك كوجه هي ببرزك كوجه ارخمله من باره ارخمله من باره او لا خودکم هستی ورقی دکم بی بودرکی هم شکم دکسی باشد بودکم سمزی بلا برزکم او لا خودکم هستی ورقی دکم بی بودرکی هم شکم دکسی باشد بودکم سمزی بلا برزکم بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی دیکە و دیدارێکی تر ماڵەوە.